لا کۆتاتەوەری ئەمڕۆماندا باز لە گرفتێکی پەروەردەیی دەکەین ئەویش هۆکارەکانی دابەزینی ئاستی قوتابیە و چارەسەرەکانی بۆچی دەگەڕێتەوە بۆچی ئەم گرفتە پەروەردەیە لە ئێستا زۆر باوە لە سەرجەم سێکتەرە پەروەردەیەکانە و بەتایبەتی لە قوتابخانەکاندا کە ئاستی قوتابی زۆر دابەزیوە زیاتر گفتوگوی ئەم بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکە مامۆستا فەریق حەمە ساڵح ڕاهێنەری پەروەردەیی. مامۆستا بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆی عزیز و خۆشەویست. مامۆستا هەر بە یەکسەر بۆ داخڵ بین، هۆکار چییە؟ ینی تەلەبە ئەو نەبێزارە ئاستی قوتابی دابەزیوە یەکێکە لەو گرفتانی کە ڕۆژانە هەمومان ڕەنگە مناڵێکمان هەبێ یان کەسێکمان هەبێت لە مەکتەب یەکسەر بە بەرچاوی خۆمانەوە ببینی. بە دڵنیاییەوە قوتابیش خوێندکاریش یەکێکە لە تاکەکانی ئەم و کۆمەڵگایی ئێماگەر ئێستا هەر خۆمان پرسیارێک لە خۆمان بکەین ئایا خۆمان بێزار نین لە ژیانە لە وڵاتەی خۆمانە. کۆمەڵێک هۆکار هەن، یەک هۆکار نییە بتوانین دەستنیشانی بکەین بڵێن وای لە قوتابی کردووە. ئەلبەتە نەک هەر خوێندکار و قوتابی مامۆستاش لە ناوەندەکانی خوێندنا بێزارن، بەڵام ئەوەی تێبینی ئەکرێ لەم ساڵانەی دواییە ئەم بێزاری نەبوونی ئارەزوە وای لێ کردووە کە سەر پێشێ بۆ دابڕان و وازیێنانی قوتابی لە خوێندن. ئەو پرۆسە گەورە و گرنگەی کە لە سیستەمی خوێندنە لە وڵاتی خۆمان و زۆری وڵاتەکان خوێندن ئیجباریە، ئیلزامیە لە قۆناغی بنەڕەتیە. یعنی لە پۆلی یەک بۆ پۆلی نۆ ئەبێ بە هیچ هۆکارێک مناڵ وا لێ نەکرێ واز لە خوێندن بێنێ، یعنی ئەبێ بەردەوام بێ لە خوێندن. بەڵام ئەوی تێبینیەکرێ لای ئێمە بەداخەوە ئەو بێزاری و نەبوونی ئارەز و پاڵنەرانە وای لە خوێندکار کردو وای لە قوتابی کردووە کە بیر لەوە بکاتەوە واز لە خوێندن بێنێ. ئەوانەشی کەماون ئەو ئاستە زانستی کە ئێمە ئەمڕۆ تێبینی ئەکرێ زۆربەی ناوەندەکانی خوێندن مامۆستایان و کەسوکار گلەیان هەیە دابەزینی ئاستی زانستی فێربوونی خوێندکارە لە ناوەندەکانی خوێندنە. مامۆستایانی بەڕێز وەزارەتی پەروەردە کەسە پەروەردەیەکان هۆکارەکانی ئەزانن و چەند ساڵێکە ئەو کەسانی کە لە بواری پەروەردە ئیشەکەن دەنگیان بەرز کردوتەوە قساکەن، بەڵام بەداخەوە گوێگرێک نەبوو بۆ ئەوەی کە ئەو هۆکارانە هەن بنبڕ و چارەسەر بکرێت. چونکە ئێمە زانین ئەمە گرفتێکی گەورەیە، کێشەیەکی گەورەیە لە چارەسەرکردنی کێشەکانە. هەنگاوی یەکەم ئەوەیە کە ئێمە بتوانین کێشەکە دەستنیشان بکەین. ئایا لایەنە پەیوەندیدارەکانی وڵاتی ئێمە خێزانەکان ئەمەیان بە گرفت زانیوە بە کێشە زانیوە، چونکە خەمەکە لەوایە کە زۆرێک ئەمانە بە گرفت و کێشە نازانن و گرفتەکان چۆن بڵین لە عەرەبیاڵێ تەراکم بوون، کەڵەکە بوون. ئێستا چارەسەرکردنەکانی زۆر زەحمەتە. خوێندکاران و قوتابیان لە ناوەندەکانی خوێندنە بەشێکی زۆریان بێزارن، مامۆستایانی بەڕێز و کەسانی کە هەڵەسن بە فێربوون ئەوان خۆشیان بێزارن. ئەلبەتە بێزاری ئەوانیش کاردانەوەی هەیە بۆ سەر قوتابیان کەوایان لێ بکە ئەو ئاستە زانستی کە هەیە لە ئاستی پێویستانە بێ. هەرچەندە ئێمە وەکو گلەیەک لە ناوەندەکانی خوێندنا بەشێکی زۆر جەخت لەسەر ئاستی زانستی و بەدەستهێنانی نمراکرێتەوە. ئەگینا لایەنە پەروەردەکەیشی لە لای ئێمە گرفتێکی زۆر زۆر گەورەیە کەوای کردو کە ئەم مناڵانە لە ناوەندەکانی خوێندن و مامۆستایانە کە هەن هیچ پاڵنەرێک نییە، یعنی ئامانجێک نییە بۆ ئەوەی یعنی ئێستا زۆرێک لە زانکۆکانیش کەسێک کە لە بەشێک لە بەشەکانە ئەخوێنێ مامۆستایە کە وانە بە قوتابیەکانی ئەڵێتەوە هیچ ئامانجێک نییە بۆ ئەوەی لە زانکۆ ئەخوێنی. ئەو کەسێک کە لە قۆناغی چوارەمی زانکۆشە کە پرسیاری لێکەی بۆچی هاتیتە زانکۆ و ئەتەوێت چی بکەی نازانێت چی بکە، مامۆستاکە نازانێت چی بکە. ئەم سەرگاردانیە وای کردووە کە زۆرێک لە خوێندکاران و قوتابیان ئارەزویان نەبێ بۆ خوێندن و ئارەزوشت بۆ شتێک نەبێت بە زۆر بیکەی نەتیجەکەشی لەوە باشتر نابێت کە ئێستا. باشە هۆکار سیستەمەکەیە کە وای لە هەم خوێندکار هەم مامۆستا کردووە بێزارێکیان پێوە دیار بێ ئەوە تا هەم خۆشمان کەم تەرخەمێکمان تایە گەر 100% هۆکارەکان فرە ڕەهەندە یەک بوار نییە کە وای کردووە بەشێکی پەیوەستە بە ئەم کەسە خۆیەوە. یعنی هەر کێشەیەک هەبێ ئێمە وەکو وتم کێشەکە بێت دەستنیشان بکەین. ئایا ئاستی زانستیمان ئێمە گلەیمان هەیە، ئاستی پەروەردەییمان گلەیمان لێ هەیە، فێربوون و فێرکردنەکەیە گلەیمان لێ هەیە. چونکە دوجار ئەم چەمکانە هەرێکێکیان جیاوازن. فێربوون بۆ کەسێک کە خۆی لە ناخەوە ئارەزووی هەبێ بۆ شتێک فێر بێ ئەو کاتە ئاسانتر
وەری دەگرێت بەڵام فێرکردن من بە زۆر و بە ناچاری مناڵێک ناچات کە وەکو ئێستا هەیە فێری بکەم و کاتە ئارەزووی فێربوونەکە کەمترە و ئەنجامەکان ئەوەی کە چاوەڕێ نایە بەدەستەوە بەشێک لەمەی کە پەیوەستە بە تاکەکە خۆیەوە ئەم قوتابیە ئارەزووی خوێندنی نییە. مامۆستاکە ئارەزووی پیشەکەی نییە کەوانەوتنەوەی بۆ قوتابیەکان. بەشێکی تری پەیوەستە بە خێزانەکانەوە کە ئەم خێزانانە ئایا لە ئاستی بەرپرسیارەتیان لەوەی کە مناڵێکیان هێناوەتەوە بوونەوە هەروەکو چۆر خوێندکارێک لە زانکۆوە نازانێ بۆچی بەرچاوی ڕوون نییە ئامانجێکی گەورەی نییە بەداخەوە زۆربەی خێزانەکانی ئێمەش کاتێک خێزان دروستەکەن هاوسەرگیریەکەن ئامانجێکی دیاریکراوێن لە پێکێنانی دروستکردنی خێزان. یعنی باوکو و دایکێک لە بەرپرسیارەتی بەرامبەر بە مناڵەکان تێنەگەیشت و نازانن چی ئەکەن هەروەکو چۆن ئەگەر من بمەوێ بچم بۆ ڕێگەیەک بۆ شوێنێک ئەگەر نەزانم شوێنەکەم دیاری نەکەم ڕەنگە سەرگەردان بم و ڕێگەکانیشمان لێ تێک بچێ. ئەو کەسانی کە زۆربەی هاوسەرگیریەکەن لە ئامانجی دروستکردنی خێزان و دروستکردنی مناڵێک باش تێنەگەیشتون و خۆشمان هیلاک ناکەین بۆ ئەوەی تێنەگەین لەبەرۆ سەرمان سووک بێ. بەرپرسیارەتی خێزان بەرامبەر بە مناڵەکانی بەڕاستی زۆر کەم تەرخەمن. یعنی من هەر بۆ خۆم دوێنێک باوکێک کاتۆتە ئەو قوتابخانەی کە من لێم پرسیاری مناڵەکەیە کرد کە لە پۆلی حوتە کاتێک بە دوایە چونە مناڵە هەر لە پۆلی حوتانیە لە پۆلی هەشتە یعنی بچووکترین شت کە باوکێک نەزانێ مناڵەکەی یعنی بەرپرسیارەتەکە بەداخەوە زۆر لاوازە خێزانەکان ئەرکیان بەرامبەر بە مناڵەکانیان. بەشەکەی تریشی کە ئەمە ڕەنگە پشکی گەورەی بەرکەوێ سیستەمی خوێندنە لە وڵاتی ئێمە کەم تەرخەمی لایەنە پەیوەندیدارەکانە لەوەی کە لە ناوەندەکانی خوێندنە ئەگوزەرێ چکە هەر بەڕاستیش زۆر وشە و دەستەواژە هەیە من ڕۆژانە بیری لێکەمەوە یەکێک لەو قوتابی و مناڵانەی کە هەن ئەو مامۆستا من پێم سەیرە مامۆستا کە پێمەڵێ قوتابخانە ماڵی دووەمتانە یعنی چۆن ماڵی دووەممان بێ ئەگەر ماڵی دووەممانە من حەزم ینی بۆ ماڵەوە ئەوەم لا نەبێ ئەمە بە ماڵی خۆم نەزانم پرسیارم لێ کرد چۆن ئەی مامۆستا من مرتاحنیم لە پۆلێکە ناچارە کرێم گوێ بگرم لە مامۆسایە کە مەسەرن ئارەزوم لێ نییە ناچارە کرێم بابەتێک بخوێنم کە حەزم بۆی نییە ناچارە کرێم هەڵسو کەوتێک بنوێنم کە بەدڵی من نییە چکە بەڕاستیش ناوەندەکانی خوێندنی ئێمە لە قاڵبدانی کۆمەڵێک خوێندکارە ئەمە قسە زۆر هەڵەگرێ کەسانی پەروەردەی قسەیان زۆر لەسەر کردووە من حەزەکەم تۆزێک وردی کەمە ئەمەیان کە ئەرکی وەزارەتی پەروەردە و سیستەمی پەروەردە و ئەو کەسانشی لە پەروەردە ئیشەکەن کەم تەرخەمیەکانی بەشێکی ئەوەی ئێمەیە وامان لێ کردووە کە مناڵ ئارەزووی نەبێ بۆ خوێندنیا مامۆستای بەڕێز حەزی بۆ پیشەکەی نەمێنێ ئێستا ئێوە جەنابتان لەم بەرنامە نەکە پاڵنەرێک نەبێ بۆ ئەم بەرنامەیە پاڵنەرەکە ناوەکی بێ پاڵنەرەکە دەرونی بێ ڕەنگە ئەوەی ئەدایەکەی وەکو وەزیفەیەک ئەدایکە هی تام و چێژێکی نەبێ کە ئەمە وابوو ئەو کاتە نەتیجەکەشی ئەنجامەکەشی بەو شێوەیە نابێ لە ناوەندەکانی پەروەردەی ئێمە مناڵ ناچار ئەکرێ کۆپی بێ یعنی 20 کەسمان لە پۆلێکا داناوە ئەبێ بە گوێرەی بیرکردنەوەی مامۆستاکە ئێمە ئەم مناڵانە ناچارکەین بیرکەینەوە بە حەزی مامۆستاکە داڕشتنیەک بەم بیستە لە بێ ئەنووسی هەر کەسێک داڕشتنیەک بنووسێ ئەلبەتە داڕشتن ئەگەر لە ئامانجەکانی تێبگەین ئێمە ئەوەیە بۆ ئەوەی ئەم مناڵە فێر بێ شت بنووسێ بەڵام ئێمە لەو ئامانجە لا ئەدەین دوجار خۆمان داڕشتنیەک کۆپی ئەەکەین و ئەبێ ئەم بیست مناڵە ئەو داڕشتنەی من لەبەرکەن بەو جۆرەی کە من وتومە ئەوان بجوڵێنەوە هەڵسوکەوتکرد ئەمەوە لەو مناڵاکە کە توانا و بەهرەکانی ئەکوژێ کە ئەسلی پەروەردە لە وڵاتانی پێشکەوتووە هەر کاتێک پرسیاری شەکەن ئەگەر وڵاتێک پێشکەوتوو بیانە پرسیار لە پەروەردەیەکەن ئەم مناڵە وا لێەکەین لە سەرەتای خوێندنەوە پاڵنەرێکی هەیە ئارەزوویەکی هەیە بۆی بخوێنێ سەیرەکەی وردە لە پۆلی پێنجەوە ئیتر ئەم مناڵە ئارەزووی لە خوێندن نامێنێت چونکە تواناکانی ئەکوژین ئێمە لە قاڵبی ئەدەین ئەی کوژین یعنی ئەگەر بناڵێک ئارەزوو بخوازێ یعنی بە زۆر هەڵی سێنی بۆ مەکتەب بە زۆر پێی بخوێنی بە لێدان و تونند و تیژی شتێکی پێ لە بەرکەی ئەنجامەکەی کە گەیشتە ئاستێک خۆی بیرکاتەوە بڕیار دەربێ ئەو وازێنێ لە مەکتەب لە ئێستاش هەستی پێ نەکەین لە داهاتووە بەتەکید ئێمە ئێستا لە بنەڕەتیان ناچارەکرێ مناڵ ئەترسێ بۆیە چێ بۆ خوێندن کاتێک گەورە بێ ڕێژەی وازیێنان ئێمە ئەگەر سەیری بکەین بەو نسبەیە کە لە قۆناغی بنەڕەتیە داگاتە زانکۆ و قۆناغی ئامادەی لە قۆناغی ناوەندی و ئامادەیە ڕێژەی وازیێنان و دابڕان زۆرترە چونکە ئەم مناڵە خۆی ئیتر بەرپرسیارەتیشی هەڵگرتووە ئەڵێ من خۆم گەورە مەزانم تا دوێنێ ئاوام کردووە ڕەنگە 1000 فرت و فێڵ دۆزێتەوە بۆی واز لە خوێندن بێنێ وەدا ببڕێ لە خوێندن کە بەداخەوە ئەمە
ئێمە تێبینیەکەی لە ناوەندەکانی خوێندنە و هەنگاوێکی عملی نابینین بۆ ئەوەی ئەم ئاستە زانستی کە جەنابتانە فەرمونون ئێمەش پێمان وایە کە دابەزیوە بۆ ئەوەی چارەسەرێکی بۆ بدۆزینەوە بەداخەوە ئەو هەنگاوانەی یعنی ئێمە دوێنێ تا ئێستا بە شیعار بە سەر تەلەڤیزیۆن وەمانە هەنگاوی زۆر پێشکەوتومان ناوە بەرەو پێشەوە چوین بەڵام لە واقع چین ناوەندەکانی خوێندنی ئێمە بینین ئەو مناڵی و مامۆستا ناوەندی خوێندن مەکتەبەکەی من کە ماڵی دووەمم نییە معقولە من لە قوتابخانەیە کە چەند ساڵە یاریگایەکمان نیە یاری بکەین معقولە یعنی حاشا لە ئێوە گوێگر WC-یەک نەبێت کە من بە ئارەزوو بچم ناچم بۆ ئەوێ ئەوە بکەم یعنی شوێنی ئاو خواردنەوەمان نەبێت کەم تەرخەمی زۆرێک هەیە کە ئەوەی جەنابەت فەرموود بەشێکی زۆری ئەگەر من شوێنێک هیچ کەسێکی عاقڵ ڕناکە لە شوێنێکی خۆش کە وەسائلی تەرفیه لە مەکتەبەکانی ئێمە خۆشگوزارانی لەکوێیە کامە وەرزش و هوەر و ئەوانە ئەکرێت کە پاڵنەر بێ و حەزێک بۆ مناڵ خولیایەک بۆ مناڵ دروست بکە ئێمە لە وڵاتانی کە بعضێک لە وڵاتانی دراوسی ڕۆشتین بەشێک لەو مەکتەبانە سەعات حەوت بۆ نۆدایان ناوە بۆ قوتابی کە وەرزش بکە هوەر بکە نان بخوا لە مەکتەب نانەخوایانی ئەلبەتە سەعاتی ئەخیری لە مەکتەبەکانی ئێمە دەرسی یەکەم و دووەم و سێم یعنی تەسەور بکە لە دەرسی سێم ئێمە مناڵمانە هێشتا خەوبەری نەداوە یعنی بەرپرسیارەتی خێزانەکان و ناوەندەکانی خوێندنیش ئەو نەمشەوق و نین سەرنج ڕاکێش بن ئەم مناڵە سەرنجی بۆ خۆی ڕابکێشێ وای لێ بکە کە خەواڵ و نەبێ لە پۆلێکی سارد و سڕا من هەرە و پرسیارەی و مناڵە زۆر بەلامەوە سیر بوو ئەوی مامۆستاڵێن ماڵی دووەم من لە زستانە سەرمامە ڕەحلەکەم وەکو ماڵەوە نییە من لە هاوینە گەرمامە ڕووناکیەکەی وەکو ماڵەوە نیە چۆن نەتوانین بڵین ماڵی دووەم بۆیە من ئارەزوم نییە لێرە دانیشم گوێ لە مامۆسا بگرم بە هەمان شێوە مامۆسای بەڕێزیش ینی مامۆساکەش ئەو هۆکارانی کە هەیە بۆ ئەوەی بتوانێت دەرسەکەی بلێتەوە بەشێک لە هۆکارەکان فراهەمین بۆ مامۆستایە لە ماڵەوە کێشەی تری هەیە وەلحاڵ ئەو هۆکارانەی کە هەن فرەڕەهەندن کۆمەڵێک ئەگەر هۆکارەکان نەزانین لە چارەسەرکردنی کێشەکانە ڕەنگە هەنگاوەکانی چارەسەرکردنی ئەگەر ئێمە خۆمان بشارینەوە هەمیشە وتوم ئەگەر وەکو نەخۆشێک سەیری گرفتەکە نەکەین ڕەنگە دکتۆرەکە ئەو عیلاجەشی بۆمانە نووسی ئەگەر ئێمە فێڵ بکەین لە دکتۆرەکە چارەسەرەکەی وەکو خۆی وەرنەگرین بۆیە ناکرێ فێڵ لە ناوەندێکی زانستی بکەین کە هەر وڵاتێک نیشانەی پێشکەوتنی پەروەردەکەیەتی ئێمە بەداخەوە پەروەردەکەمان بەو حاڵە زۆر باشە دەرفەتمان ئەوە نەماوە زۆر باسمان لە کێشە و گرفتەکان کرد ڕێگە چارەکان چین دەبێت لە کوێوە دەست پێ بکەین تاوەکو ئەمە باش ببێت دەزانی لە زۆرە لە وڵاتاندا یەکی لەو شتانە بوونی شواز لە شوازەکان خول و ڕاهێنانە لەگەڵ وانەوتنەوەی کە ئاستی قوتابی باش بکەن هاوشانوی کە لە خوێندندا ئەنجام دەدرێت یاخود ڕۆڵی خێزان لە بنێوەدەدا تاوەکو چارەسەری ئەم کێشەی بکرێت و قوتابی بتوانێت لەگەڵ ئەو ژینگە خراپێک کە لە قوتابخانە باسی کرد بتوانێت ئاستی باش بێت و توانێت زانستیەکەی باش بێت و واز لە خوێندن نهێنێت بەدڵنیاییەوە یەکەم هەنگاومانەوەیە کە کێشەکە وەکو خۆی دەستنیشان بکەین و کێشە لە نیشانە جیا بکەینەوە چونکە نەخۆشینمان هەیە و نیشانی نەخۆشیمان هەیە یعنی کێشەکە بە دڵنیاییەوە ئاستی زانستیە ئاستی پەروەردەیە چییە کێشەکە دەستنیشان بکەین و هەنگاوی دووەم کۆمەڵێک ئەو هۆکارانەی بوونەتە سەر هەڵدان یعنی ئەگەر من تەشبیهی کەم بۆ ئەوەی جوانتر تێبگەین ئینسانێک کە نەخۆشەکەوێت سەر ئێشەیەکی تووشە بێ سەر ئێشەکە خۆی نەخۆشی نییە نیشانەیە بۆ بوونی نەخۆشیەک لە لاشەکە ئەکرێ بە سۆنەرێک بە بینینی پسپۆڕێکی دکتۆر بتوانێت دەستنیشانی بکە بڵێ تۆ سەرچاوی نەخۆشینەکە سەرچاوی سەر ئێشەکە شوێنی ترە بۆیە هۆکارەکانی سەرهەڵدانی ئەم کێشەیەکە وەکووتمان بەرپرسیارەتی خێزانە بێ خێزان لە ئاسی بەرپرسیارەتی خۆیان لە مناڵ پەروەردەکردنا خەمی بێ و بەشەکەی تری دەوڵەتە و لایەنە پەیوەندیدارەکانە ئەکرێ ئەم دەوڵەت و لایەنە پەیوەندیدارەکانە چاو بخشێنێتەوە بەو هۆکارانەکێ بوون ژمارەی زۆری قوتابی لە ناوەندەکانی خوێندنە نەبوونی مامۆستای سپۆر نەبوونی حەز و ئارەزوو بۆ خوێندن گۆڕینی منهەجە چکە بەڕاستی ئەوەی ئێمە ئەخوێندرێ لە وڵاتی ئێمە ئەوەی من تێبینیم کرد بێ زۆربەی شتەکان کە ئیگرین سەتحی و شکلی شتەکان ئەگرین ئەوەی جەنابەت فەرموودی ئێستا لە ناوەندەکانی خوێندنە ئەو پرۆگرامەی کە هەیە پەرەپێدانی تواناکان ئەوەنەی شتی شکلیە سازدانی سیمینارێکە بۆ ئەوە نییە گۆڕینی باوەڕ و قەناعاتی کەسەکان بێ بۆ ئیشەکە ینی ئەوە ئێڕێن چالاکیەکمان کرد لەسەر چەندێتی ئەوە لەسەر چۆنێتی ئیش ناکەین بۆی ئەبێ ئێمە لەسەر چۆنێتی ئیش بکەین ئێران قسەیەکی جوانیان مناڵێک کەمتر و زیندگیەکی خوبتر ژیانێکی خوبتر ئەبێ خێزانەکان بیانەوێت لە کواڵیتی ژیانە و کواڵەتی پەروەردە ئیش بکەن ناوەندەکانی خوێندنیشمان ئەبێ ئیش لەسەر ئەوە بکەن کە هەر بەڕاستی قوتابخانە و ناوەندی خوێندن وەزارەتی پەروەردەبی کاتە ماڵی دووەمی خوێندکار و قوتابی زۆر باشە زۆر سپاس دەکەین کە بۆ مامۆستا
ڕفیق حەمە ساڵح ڕێنەری پەروەردەی